10 ساڵ بەسەرکردنەوەی شاری پزیشکی فاروق تێپەڕ دەبێت و لە سلێمانی مەراسیمێک ساز کرا و چالاکیەکانیان بۆ ئامادەبووان نەمایش کرد. ئەم 10 ساڵی ڕابردووە توانیوێتی خزمەتێکی زۆر بە خەڵکی هەموو کوردستان بگەێنێ و هەموو عێراق بگەێنێ. پێشکەوتوەکانیشی بەڕاستی زۆر لە بواری پزیشکیا زۆر پێشکەوتووە، بەردەوام لە داهێنانایە لە ماوەیەکی ئایندەیەکی نزیکە ئینشاءڵڵا کە زەرعی جگەر چاندنی جگەر دەست پێکا و لە هەمان کاتا هەنێ چارەسەری زۆر دەگمەن و تایبەت بۆ نەخۆشیەکانی شێرپەنجە ئەهێنرێت بۆ خەستەخانەی فاروق بۆی خزمەتی هەموو خەڵکێک بکرێت لە هاونیشتیمانان. دامەزرێنەری نەخۆشخانەکە دەڵێت هەوڵیان داوە لە ڕووی پزیشکیەوە پێشکەوتوترین ئامێر بێن لە کوردستان و بە باشترین ستافکار بکەن. بۆ ئایندەش چەندین نەشتەرگەری لە نەخۆشخانەکان ئەنجام دەدرێت کە تا ئێستا لە کوردستان و عێراق نەکراوە. لە ماوەیەکی نزیکی داهاتۆ جگەرگۆڕینی خەریکی ئەوەی ئێستاکە چارەسەری سەرەتان کشتێکی زۆر زۆر گرنگە ئێستاکە لە ژیانی خەڵکە. خەریکی ئەوەی کە دوو جۆرە زۆرێکیان کە کەچکانی پێڵن تیرەکە فەحسەکە بۆ تەشخیص دەکات، جۆرێکی کە ئەوەیە چارەسەرەکە ئەوانەی تا لە قۆناغی داواکردنیان لە وڵاتانی دەرەوە و بێ بە شتێکی گەورەوە. بەرپرسانی نەخۆشخانەکە دەڵێن تا ئێستا چەندین نەشتەرگەری دەگمەنیان ئەنجامداوە بۆ داهاتووش چەند ئامێرێکی پشکنینی پێشوەختەی شێرپەنجە دەهێنن کە سوودی گەورە دەگەێنێت، لەگەڵ ئەوەشدا لە ڕووی چاندنی گورچیلە برەوی زیاتر بە نەخۆشخانەکە دەدەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.